بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرلەسەر گرژەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دۆخی کورد لە ناویشان بە دۆخی کورد لە سووریا لە عێراق و لە هەرێمی کوردستانیش چی بەسەردێ سەرلەسەر دۆخی کورد بە تایبەتی لە سووریا کە ئێستا گرژی و شەڕ و پێکدادان هەیە لە نێوان حکوومەتی سووریا و هێزەکانی سووریای دموکرات و هەوڵ هەیە بۆ چۆڵکردنی ئەو گەڕەکە کوردنشینانەی کە لە شاری حەلەپن خسرە سەرەوە دەکەین بۆچی لەم کاتدا و گرژێ سەری هەڵداوەتەوە یاخود بۆچی ڕێکەوتنی نێوان حکوومەتی سووریا و ڕۆژاوای کوردستان و هێزەکانی سووریای دموکرات جێبەجێ نەکرا چ ڕەهەندێکی هەیە ڕۆژاوای کوردستان چی بەسەردێ لە سەراستی هەرێمی کوردستانیش قسە دەکەین لە بێدامەزراوەی هەروە مەسەلەی پۆستی سەرۆک کۆمار و پێگەی کورد لە حکوومەتی داهاتووی عێراق هەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆڕی زانستە سیاسیەکان سەرەسەری کاکتۆر بەخێر بە سوپاسیان دەبوون دەکەین. زۆر سپاس ئەگەر لە گرجەکانی سووریاوە دەست پێ بکەین ماوە گرجی سەرەڵداتەوە بە تایبەت لە حەلەب و لەو دوو گەڕەکە کوردنشینەی کە هەیە هۆکارەکەی چییە چ پامێکی لە پشتەوەی بڵێن ئەوەی هێرشەی گروپە چەکدارەکانی سەر بە حکوومەتی سووریا بۆ سەر و دوو گەڕەکە کوردیە بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان کە حاکیم بۆ لێرەشەوە بۆ بنەرانی کەناڵی ئاسمانی پەیام. البته بابەتی سووریا تقریبا بۆ ساڵێک و مانگێک دەڕوات یعنی قۆناغێکی نوێ لە سووریا سەری هەڵداوە لەم قۆناغەوەیدا لە سووریا سەری هەڵداوە دیارە سووریا کەمینەی نەتەوەیی زۆری تدایە گرژەکان ئاڵۆز بوون سەری هەڵداوە هەر لە ڕۆژی یەکەمی ئەوەی کە بەشار ئەسەد ڕای کرد و ڕووخا ئاتاکو دەگەینە ئەمڕۆ من ناچمە ئەو مێژووی کە باسی کەن کە چۆن هات بەڵام کەوەی ئێستا لێرەدا هەیە بە ئەو دوو گەڕەکە کوردنشینەیە بە تەحدید و بە شێوازی گشتی لەگەڵ حەسەدە گرفتەکە هەیە حەسەدە وەکو هێزێکی سیاسی وەکو پێکاتەیەک لە پێکاتەکانی سووریا ناوچەیەکی سووریایی کۆنتترۆل کردووە طبیعی ئەم ناوچەیەکە چۆن کۆنتترۆل کراوە دەورە سەردەمی بەشار ئەسەدا ئەو ئاڵۆزیانی کە لە دوای بەهاری عەرەبی دروست بوون ئەو منتیقەیە لایەن بەشار ئەسەدەوە چۆڵ کراوە حەسەدە لێەوە سەری هەڵدا بە کۆمەڵێک بابڵێن هێزی کوردی لەو ناوچانەدا و تا گەیشتەوەی کە بابڵێن بەشار ئەسەد ڕای کرد و ڕووخاو ئێستا قۆناغێکی نوێ لە سووریا هەڵدام قۆناغە نوێیەک لە سووریا سەری هەڵداوە کۆمەڵێک معایری نێودەوڵەتی ئیقلیمی کاریگەری هەیە لەسەر شێوازی بەرەوبردننی سووریا و کوردیش لە سەرەتاوە بەڕاستی بە شێوازێکی باش مامەڵی کرد لە سەرەتاوە بەرەو هەموو جارێک ئاماژەمان بەوە دەکرد کە ڕێگەی دروست ئەوەیە کە لەگەڵ دیمەشقا لەگەڵ شام ڕێکەوتن بکرێت چونکە باردۆخە نوێیە قۆناغێکی نوێ هێناوەتە ئاراوە وەکو قۆناغەکانی ڕابردوو نییەوە ئەو هێزە ئیقلیمیە کاریگەرانی ناوچەکە زیاتر لەگەڵەوە ئەم شێوازە لە حکومڕانی ئەحمەد شەرعۆ هێزانی کە هەن سووریایەک دروستکەن کە بەدڵی خۆیان نەک بەدڵی ئێمەی کە کوردە بەداخەوە ئێمە ناوچە خۆڕەڵاتی ناوەڕاستدا هێزێکین لە نێوان کۆمەڵە نەتەوەی تردا ئێمە کوردین لەگەڵ عەرەبدا دەژین لەگەڵ تورکدا دەژین و لەگەڵ فارسدا دەژین و ئەمانە شەرێکی کاریگەری خۆی هەیە لەسەر ئاسی ناوچە خۆڕەڵاتی ناوەڕاست و جیهان لاواسترین بەداخەوە دەڵم لاواسترین نەتەوە لە ڕووگەی پێگەی سیاسیە و لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست لەنێو ئەم نەتەوانەدا برێتێ لە کورد بۆ چونکە کورد دەوڵەتمان نییە قوڵایەکی استراتیژی سیاسی ئابووری گەورەمان نییە پشتیوانێکی نێودەوڵەتیمان نییە بە بەراورد بە ئەوانی تر ئەگەر سەری تورکیا بکەی خاوەنی اتفاقی استراتیژی گەوری لەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ ئەوروپا کاریگەرە بە دەوڵەتانی ناوچەکە و هەروەها سعودیە میسر ئەمانە کە دەوڵەتی عەرەبین دەوڵەتە عەرەبیە ئەکاین تریش کاریگەریان هەیە لەسەر سیاسەتی جیهانی سەیری ئێران کە فارس کە شەڕی 12 ڕۆژە هەیە لەگەڵ ئیسرائیلدا ینی کاریگەر نەمانە ینی لەسەر کۆمەڵێک هاوکێشەی سیاسی خۆڕەڵاتی ناوەڕاست بەڵام بەداخەوەی کە ئێمە وەکو کورد لاوازن لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستدا بە شێوازی گشتی وای کردووە کاریگەری هەبێ لەسەر پێگەی کوردیش لە سووریا بەڵام کوردەکانی سووریا حەسەدە مەزلوم عەبدی جەنەڕال مەزلوم عەبدی لە سەرەتاوە لەگەڵ ئەحمەد شەرعا لە دەی سێ ئیتیفاقێکیان واژوو کرد کە ئیتیفاقی بێتە هۆی سەرەتایەک بۆی کەوا کورد لە سووریا مافەکانی خۆی لە چوارچێوەی دەستور و حەسەدە هێزە سەربازیەکەی بڕاتەوە ناو جێشی تێکەڵ بە جێشی سووریا بکرێت و کۆمەڵێک لەم خاڵانەی کە دیاری کراوە کاتە مەزلوم عەبدی لەگەڵ ئەحمەد شەرع ئیمزایان کرد لە دیمەشق و بوو بە جێگەی دڵخۆشی کورد و دەی ئازار بوو ئێمە 11 ئازارمان هەیە لە هەرێمی کوردستان ینی جۆرێکی وای لێ خوێندرایەوە کە ئەمە
کورد دەباتە قۆناغێکی تر بەڵام لە مدەی ساڵی ڕابردووە هیچ پێشکەوتنێکی لەم هۆکارەکەی چی بوو کە جێبەجێ لە ڕێکەوتنەکە باسی تێکەڵکردنی هێزەکان دەکات دانان بە مافەکانی کورد ینی بەیەکەوە هەمانگیە بێ بۆ ڕوبەڕبوونەوەی داعش بۆ پاش ئەوە تقریبا 11 خاڵ بوو لەناو ئەو ڕێکەوتنەدا دەخاڵ 11 خاڵ بوو لەناو ڕێکەوتنەکەدا ئیمزای لەسەرکرا بەڵام ئەمانە پێویستیان بە لیجان کرد پێویستیان بەوە کرد کە گفتوگۆ بکەن بەڵام لە گفتوگۆ و لیجانەکانە بە چاودێری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە چاودێری نێنەرەکەی ترامپیش و ئەڵمانیا فەڕەنسا لەسەر خەدون بۆ ئەم بابەتانە بەڵام نەگەیشتنە هیچ ڕێکەوتنێک کە من وەزیری خارجی سووریان بینی لە شەیبانی لە لەندەن باسی ئەومان کرد پرسیاری کورد پرسیاری گشتی یعنی دەربارەی کە قەزەی کوردی چی بەسەردێ لە ناوچەی لە سووریا ئەو بەڕوون و ئاشکاوتی هیچ پێشکەوتنێک نییە لە ڕێکەوتنەکان بەداخەوە لەگەڵ لە دەی ئازارەوە کە ئێمە ئیمزامان کرد و هیچ پێشکەوتنێکی ئەوتۆ بەدی نەکراوە سەر ڕای چاودێری نێودەوڵەتی و ئەمە ژوا دەکات ئێمە هەنگاوی جددی بنێن بۆ کات جێبەجێ بکەین حلمانەوە جێبەجێ بکەین بەڵام بەداخەوە ئەوەی کە ئیسا ئەمڕۆ دەبینێت سەرڕای ئەوەی کەوا ناکۆکسە سیاسەکان قوڵ بوونەتەوە شەڕ و پێکدادان هەیە لە نێوان ئەم دوو هێزەدا وای کردووە کە جۆرێک لە بڵێ ئیجحاف بحەقی خەڵکی مەزلومی کوردی لێبێتەوە بۆ نمونە ئێمە دەبینین ئێمە دوو گەڕەکە نشین لە ناو حەلەبە هەیە ئەم دوو گەڕەکە نشین کە دەکەوتە باکووری حەلەبەوە لە سەرەتای هاتنی هەیئەی تەحریری شامیش ئەم دوو گەڕەکە وەکو بڵێت جۆرێک لە تایبەتمەندی خوان هەبوو و لە دوای هاتنی ئەحمەد شەرعیش وەکو سەرۆکی سووریا هەر جۆرێک لە تایبەتمەندی پارێزراو بووە بەڵام ئەوەی کە ئەم بارودۆخانی تێکداوە بریتیە لە هەڵوێستە سیاسیەکان و ئەو جۆرە لە مامەڵەی کە ئێستا لە ناوچەکەدا هەیە بەس تەنها ئەوە نیە بۆ تایبەتی بڵێن وڵا ئەمە دوو گەڕێکی کورد نشینن کوردیان تێدایە وڵات دێت بێ ئەمان ڕاب ماڵێن نا معادلەیەکی سیاسی پەیوەستە بە حەسەدەوە بە کاریگەری حەسەدەوە لە ناوچەی سووریا لە باکووری سووریا بۆ چونکە ئەومان لەبیر نەچێ حەسەدە منتیقێکی بەجێ دەسەڵاتە ئەمژە دەسەڵاتی ئەو چەکی بەدەستەوەیە هێزیان هەیە ئەم هێزانە کاریگەری کۆنتڕۆڵ منتیقانەیان کردو نەوتێ تێدایە سامانە سروشتەکانی تێدایە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لێ وجودی هەیە بۆیە حەسەدە دەڵێ من دەبێ ئەم تایبەتمەندیانەی خۆم پارێزگایی لێ بکەم لە سووریای نوێدا بۆی کەوا بتوانم منش وەکو کورد مافی خۆم هەبێ بەڕاستی کورد نەک مافی لە چوارچێوەی فیدراالیدا دەبێت بەلوەرە و گەڵاڵە ببێ کورد دەبێت مافی دەوڵەتبوونی هەبێ ئەبێ من مەسرۆک و کورد وەکو منەتەوەکانتر مافیمانەیە کە دەوڵەت هەبێ بەڵام بارودۆخەکە لە ئێستادا بە جۆرێکە لەوچە بواری ئەوە نەڕەخسی ئێمە کە دەوڵەتێکمان هەبێت ئەمە حەزێکم ئاماژە بە یەکشت بکەم تەتەووری خەباتی ڕزگاری خوازی لە هەرێمی کوردستان نابێت کۆپی بکرێت لە سووریا نابێت کۆپی بکرێت لە تورکیا نابێت کۆپی بکرێت لە ئێرانیش بارودۆخی ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست ئەخوازێت کێشەی کورد لە چوارچێوەی دەوڵەتەکانی خۆیانە لە ئێسادا بگەنە نەتیجێ مەبەستەر پارچەیەک تایبەتمەندی خۆیە ئەبێ وابێت چونکە سووریا بەڵێ ئێمە هەمومان کوردین کوردی باکوور کوردی ڕۆژهەڵات کوردی باشوور کوردی ڕۆژئاوا باشە بەڵام هەرێکی تایبەتمەندێکی خۆی هەیە هەرێکی و خەباتی ڕزگاری لە قۆناغێکی جیاوازدایە ناکرێ بڵێ هەرێمی کوردستان هەرێمێکی سەلمێنراوە بە دەستور چارچێوەیەکی یاسایی هەیە پەرلەمانی حکوومەتی بڵێ ئەمەش لە تورکیا دەبێت کۆپی بکرێت ناجیاوازە لەوێ پرۆسەی ئاشتی هەیە لەوێ بە جۆرێک مامەڵە دەکرێت جیاوازە لە مامەڵەی کە لە هەرێمی کوردستان نەکرێت بۆ سووریاش وایە ئەمە لە ئاسی ناخۆی دەوڵەتەکانە بەڵام ئێستا گە سێری کەین سیاسەتی نێودەوڵەتیش وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا فەڕەنسا بەریتانیا ئەم دەوڵەتانە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی کاریگەریانەیە هەر هەمووشان دەڵێن دەبێ کورد لەگەڵ حکوومەتەکانە ڕێک بکەوێ مانای چیە مانە ئەوەی کە هێشتا قۆناغی ئێمە وەکو کورد و پرسی کورد لە ناوچە خۆڕاتی ناوەڕاستە لە چوارچێوەی ئەم دەوڵەتاندا دەبێت هەوڵی بۆ بدرێت نابکرێت تۆ لە چوارچێوەی ئەم دەوڵەتانە زیاتر مامەڵە بکرێت چونکە ئەو کاتە سیاسەتی نێودەوڵەتەکە لەگەڵ تایەتەوە کاریگەربوون لە سیاسەتی نێودەوڵەتیشدا بۆی کا بتوێت کاریگەری لە سیاسی نێودەوڵەتە کۆمەڵێک ڕەهەندی سەرەکی خۆی هەیە کە ئێمە وەکو کورد وەکو ئاماژە پێکرد لە سەرەتاوە لە چاو نەتەوەکانتر بەداخەوە لاوازین تێیدا بەڵێ بەس وەکو ئەوەی کە دەمینرێ ئێستا دەسەڵاتدارانی سووریا چاوەڕێ بوون خەڵک بڵێن لەوێ دانمە مافەکانی کووردا بندێ کەم کوڕی هەیە لە هێزە کوردیەکان بێگومان بەڵام جۆرێکیش لەوە نییە کە دانانێن بە مافەکانی کورد دەسەڵاتدارانی سووریا ینی شتێکی ئەو تۆ گۆڕاوە حکومی سووریا بەرامبەر بە مافەکانی کورد ئەزانی چۆنە ئێستا قۆناغێکی نوێ لە تورکیا لە سووریا هاتوۆتە پێشەوە باش هێستا باشی چەسپاندنی مافەکانی کورد نییە لە ناو دەستوری سووریای نوێدا
باسی ئەوە نییە باسی ڕێکەوتنێکە لە نێوان حەسەدە کە نوێنەرایەتی کوردەکە لەوێ لەگەڵ ئەحمەد شەرع لە دیمەشق باشە ئەم ڕێکەوتنیان جێبەجێ نەکردووە ئەحمەد شەرع دەڵێ من وەکو دەوڵەت سیادەی دەوڵەت سەروەری دەوڵەت یەکێتی خاکی دەوڵەتی سووریام بەلاوە گرنگە لەناو دەوڵەتی سووریا دەبێت یەک هێز هەبێ یەک ئاڵا هەبێ لەژێر ئەم ئاڵایە کۆ ببینەوە مافی هەموو لایەنەکان دابین دەکەین بە قسەکردن لە هەمان کاتیشدا هەسەدە دەڵێ وەرن با ڕێکەوتنەکان جێبەجێ بکەین یەکێ لە خاڵناوەکانی ئەوەی بریتێن ئەم هێزەی کە هەسەدە هەیەتی چۆن لەگەڵ هێزی نوێی سووریا تێکەڵ بکرێت هەتاوەکو ئێستا هیچ هەنگاوێک نەنراوە بۆ ئەوە کە ئەم هەنگاوانە نەنراوە بۆ وەکو بڵێ جۆرێک لە بێمتمانەی دروست کردوونە ناو هەردوو هێزەکەدا لەگەڵ ئەمەشدا کە ئەم دوو جۆرە لە گوتارە هەیە لە ناو سووریا گوتارێکی کە داوای فیدرالی ئەکا بۆ سووریا کە هەسەدەیە کە لە چوارچەوەی دەوڵەتێکی یەکگرتووی سووریادا کە سووریەکانە بڵێن ئەحمەد شەرع ئەمەی پێ قبوڵ نییە کە دەڵێ ئێمە دەوڵەتی فیدرالی لە سووریا نامەزرێنین و هەسەدش دەڵێ ئێمە دەبێ مافەکانمان بێت و پارێزگای لە بینەکانی خۆمان بکەین ئەوان دەڵێن بەو شێوازە ئێمە نامانەوێت لە هەمان کاتە لە چوارچێوەی هێز ئیقلیمەکانش ئەمان پێ قبوڵ نییە تۆ سیر کە ئەحمەد شەرع لە مودەی ساڵە کاتۆ دەسەڵات ئەم ئەحمەد شەرع لە لیستی تۆرۆرا بووە لە لیستی تۆرۆر هێنرایە دەرەوە ترامپی بینیەوە چۆتە کۆشکی سپیەوە سعودی هەموو پشتگیریەکی خۆی دەکات قەتەر هەموو پشتگیریەکی خۆی دەکات ڕێکەوتنی لەگەڵ ئیسرائیل کردووە ڕێکەوتنی لەگەڵ ئیسرائیل کردو بۆی کەوا ئەمنیەتی ناوچە سنووریەکانی باشوور بپارێزرێ لە دەستی ئیسرائیل حەزەکەم یەکش بۆم ئاماژە پێ باش ئێمە لە ڕووی سیاسەتەوە قسەکەم لەگەڵ علاقاتی نەدەوڵەتی قسە بکەین هەموو جارێک عەرەبەکان ناڵێن دەوڵەتانی کورد پەیوەندی هەیە لەگەڵ ئیسرائیلدا با کورد بەوە تۆماربات دەکەن هەرێمی کوردستان و من نازانم ئەم ئیسرائیلی دووەمە نازانم چی ئەمان کاکە سەیری ئوردون کە سەفارەتی ئیسرائیل لەناو ئوردون ناهەیە لەناو عەمان هەیە من خۆم بینیمەوە چوومە تا عەمانی پایتەختی ئوردون سەفارەتی ئیسرائیل وجودی هەیە مصر کاکە اتفاقی کامدیڤیت هەیە لەگەڵ ئیسرائیلە کاکە سەردانی سەرۆکی مصر بۆ ناوکنێستی ئیسرائیلی کاکە سعودیا خەریکی تەطبیقکردن لەگەڵ ئیسرائیلدا کاکە سەری قەتەر کە چ پەیوەندێکی ئیمارات بۆیە کە کاتێک سووریا ئەحمەد شەرع ئەمە خۆ خەلافەتی ئیسلامی نەیەناوە وابزانە مە خەلافەتی ئیسلامی هێناوە ئەحمەد شەرعوتەر هەر ڕخنێکی لێ بگرێتەوە پێی کافرە بیت و یا مەسەلەن کورد ئەوانش هاتوون مافەکانی نەتەوەی کورد هەموو دابینەکەن گەر ڕخنێک لە هەسەدش بگری وەڵام ئەوە تۆ نەتەوەیی نیت و مافی کوردی پێشەل کردووە ئەحمەد شەرعیش دەڵێ کاکە من لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستدام لەم ناوچەی خۆڕاتی ناوەڕاستدا هەموو ڕۆژێک لە مودەی ساڵی ڕابردووە هەموو ئەو ناوچانە کەوتوتە بەر هێرشی ئیسرائیلیەکانەوە وایە وانە بازانیزمەوە کەماتم کەوتۆ دژێر ئەو هاتووی ئێستا ئەوێت لە چوارچێوەی ئەوەی کە ئەو دەوڵەتانش کردوانە ماش دەیکەن بەڵام ئەمە نابێت لەسەر حسابی کورد بێت بۆ کە کاتی کورد دەبینیت مەسەلەن هیچ لەسەر حسابی کورد لەو ماوەیە ڕێگە و هێرشە دوای ئەو لێ تێگەشتن و ڕێکەوت نەبوو لەگەڵ ئیسرائیل ئەزانی چۆنە من پێ دەڵێ مەسەکە حەکی کاتێک کە تۆ هێزێکی کوردی لە سووریا هەیە ناوی هەسەدەیە بەشان و باڵی ئیسرائیل هەڵدەدەیت باشە ئەیخۆ بۆ ئەحمەد شەرع ناتوانێت ڕێکەوەی لەگەڵ ئیسرائیل تۆ توانێت ڕێکەوەی لەگەڵ ئیسرائیل ئیسرائیل ناتانیاهۆ باشە زایۆنیزم کورد قەزەی کوردی وەکو وەرەقەی کارتێکی فشار بەکارێنە بەرامبەر بە هەموو ئەو کەیسانە کە لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستە بەرامبەر بە هەموو دەوڵەتە عەرەبیەکان بەکاری دێنێت لە کاتێکە لە ڕووی عەمەلی هیچی نەکردووە لە دوای ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستانە و ئەم ناتەنیاهۆیە لە دوای نەسەر هەموو وەزارەتەکەی خۆ قەدەغان کرد کە قسە لە ئەوە نەکات یەک پێشگیریان نەکردو بۆ هەنگاوێکی پێشگیریان نەناوە بۆ قەزەی کورد و پێشگیری لە قەزەی کوردی بکەن باش ئەمانە هەمووی دەکرێت تۆ لە ناو سووریادایی ئەوە دەڵێن پشتگیری کوردەکانەکەین پشتگیری کەمینەکانەکەن چی بۆ عەلەویەکان کردو چی بۆ دروست کردو چی بۆ کورد کردو ناتانیاهۆ بەڵام بەکاری دێنێ بۆی کەوا فشار بکە لە ئەحمەد شەرع و هینەکەی بێنێتە سەر مێزی گفتوگە دێنێتە سەر مێزی گفتوگە لە هەمان کاتدا ئەویش ئەگەر بێت و بارودۆخەکەی بۆ بچێتە سەر داوای سووریایەکی یەکگرتووەکە ئەمە پرۆژەی ئەحمەد شەرعە لەم لایشەوە کە ئێمە ئەمانەوێ مافەکانمان بەدەست بێن لەناو سووریادا بەڕاستی بەو شێوازەی کە دەمانێت دەسەبەریکەن دەبێت بە گفتوگۆ چارەسەری بۆ بکەین نە ئەحمەد شەرع مافی ئەوە هەیە هێرش کاتە سەر دوو گەڕێکی کوردنشین و قەتڵ عامیان بکات و ئاڵاریان بکات نە ئەوانش دەتوانن کورد بەکاربێنن بۆی کەوا لە معادلەیەکی ئیقلیمیدا بۆ ئەوەی کەوا کورد بێتە زەحیەیەک وەکو وەرەقەیەکی فشار بەکاری بێنن ئێمە دەبێت بەڕاستی بە شێوازێکی دیپلۆماسی ماوەمە ئێمە بەڵێ جنگاوەرێکی ئازاین بەڵام دۆڕاوێکی لە بواری دیپلۆماسیدا نەبێتەوە بەسکال تۆ دوای ڕێکەوتنی بڵێن سووریا و حکوومەتی سووریا و ئیسرائیل
و پێش فشاری تورکیاش بوو لەسەر حکوومەتی سووریا پرسی کورد دەکرێتە قوربانی لە سووریا یاخود فشاری زیاتر دروست دەبێ من پێم وایە یەکێک لە مەترسی هەرە گەورەکان سینارۆ خراپەکان بەعنی ئەمە نازانم فاڵ ناگرمەوە بەڵام پێم وایە بارودۆخی کورد لە سووریا بەداخەوە دەڵێم ڕووی لە ئاسۆیەکی ڕۆن نییە ئەگەر بێت و مامەڵەکردنەکە بەم شێوازە بێ لەوجه کارەهاتی گەورە لە سووریادا ڕوو بدات بەرامبەر بە ڕۆژئاوا دوای شەڕەکە حەلە بنەوە سێ بگوازرێتەوە بۆ ناوچەکانی دیکەش ئەگەر من پێم وایە ئەگەر بێت و لایەنی دەرەشی تەداخل نەکەن لە ڕاگررتنی ئەو بارودۆخەکە ئێستا لە ڕۆژئاوا هاتە بارودۆخەکە لە دووگەڕەکەی بشەر مەقسوود ناوەستێت و دەڵاتە ناوچەکانی تر و حەسەدە بەڕاستی توانای ئەوەی نییە لەم ناو معادل بەداخەوە دەڵێم خۆزگای ئەمە دەوڵەتێکمان هەبووە خۆزگای ئەمە نەتەوەیەک بووین بمانتای لە جاتی دەوڵەتێک چوار دەوڵەتمانی بەرەم چوار پارچێری چوار دەوڵەتێ لە ناوچە خۆڕاتی ناوڕازایە بەڵام گۆڕانی نەخشەی سیاسی لە ناوچە خۆڕاتی ناوڕاست شتێکی ئاسان و سانانێ لەم قۆناغەدا بۆیە پێم وایە بارودۆخەکەی سووریا ئەگەر بێت و چارەسەرێکی دیبلۆماسی سەریعی بۆ نەدۆزرێتەوە دەست و پەنجە نەرم نەکرێ هەم ئەحمەد شەرع و سیستەمەکەی ئەو جەماعەتی کە لەگەڵیدان و هەم ئەو دەوڵەتانەشی کە لە پشتی ئەحمەد شەرعەوەن بە سعودیە و ئیمارات و قەتەر و تورکیا و وڵاتی گوتوکانی ئەمریکاش ئەگەر ئەوانە بن لە هەمان کاتدا ئەگەر بێت و حەسەدەش بە شێوازێکی دیبلۆماسی و عەقلانی مامەڵە نەکا بە عەقڵیەتێکی ڕۆژئاوایی بیر بکاتەوە بە عەقڵەتێکی ڕۆژئاوایی بەسمەی ڕۆژئاوای کوردستان بە ڕۆژئاوای کوردستان مامەڵە بکات بۆ چونکە ئەو لە چوارچێوەی سووریادای ئێستا بتەوێت نەتەوێت ئەوان محکومن بۆ جوگرافی سیاسی کە بێتەوە سووریا کە ناو دەبرێت بە سووریا بۆیە ئێستا حەسەدە تەنها ماوەتەوە بە خۆی لەگەڵ ئەو پێشمەرگانی کە شەڕی بوو ئەکەن و لەگەڵ بوونی بنکەی وڵاتی گرتوەکانی ئەمریکا لەوێ بەڵام وڵاتی گرتوەکانی ئەمریکا ڕۆڵی چیە ئێستا لەم بارودۆخی سووریا پشتگیری کێ دەکات داوای هێورکردنەوە و مێزی گفتوگۆ و ئەم شتانە دەکات بەڵام وڵاتی گرتوەکانی ئەمریکا لە معلوماتت لەناو معادلەکانە مفاجعاتی هەیە بۆ دەوڵەتێکی وەکو ڤەنزوێلا بۆ ئەوروپیەکان یعنی تۆ سێرکە کاک حەکیم تۆ دەبێت لە کاتی لەم سیاسەتە نێودەوڵەتیەی ئێستا کە دەگوزێت لە جیهاندا کە ترەمپ سەرۆکایەتی دەکات و بەو شێوازە مامەڵە دەکات دەبێت چاوەڕێی زۆر شتی لەمە خراپتر بکەیت کە بەسەر ڤەنزوێلاتە بۆ هەر دەوڵەتێکی تر ئەوروپیەکان لە دوای جەنگی جیهانی دووەمەوە وڵاتی گرتوەکانی ئەمریکا پاراستنی هەم لە ڕووی ئەمنیەتەوە ئاسایشەوە و هەم لە ڕووی سەربازیەوە کە لەنەکانی بۆ پڕ کردوونەتەوە لە ڕووی ئابووریشەوە مەشروعی مارشاڵی هەبوو لە 1945 بۆ ئیعادەی بینایی واتە سەر لە نوێ بیناکردنەوەی ئەوروپا بەڵام ئێستا ترەمپ بەڵێ چی؟ ترەمپ بەڵێ ئێتر من بۆ پارێزگاری ئەمنیەتی ئەوە بکەم ناتۆ کە یەکێک دامەزراوە لەسەر ئەساسیەوە کە تورکیاش ئەندامە لە ناتۆ دەوڵەتانی ئەوروپاش ئەندام لە ناتۆ زۆربەی زۆریان لەگەڵ وڵاتە گرتوەکانی ئەمریکا دەڵێ باشە من بۆچی بێم لە سەدا 63 وەبەرهێن عایدی من بێ لەناو ناتۆدا بۆچی من 14 جار زیاتر پارە لە فەڕەنسا زیاتر بدەم بۆ ناتۆ لە بری دەوڵەتێکی تر بۆچی من بێم 300 ملیار دۆلار خەرجکەم بۆ ئۆکرانیا بەڵام هەموو دەوڵەتی ئەوروپا 50 ملیار سەرفکەم بۆ ئەوروپا بۆیە وڵاتی گرتوەکانی ئەمریکا وەفای یا پابندی بەهاکان نابێت هاوپەیمانەکانی نابێت لە یەکێتی ئەوروپا ئیسابێت بۆ کوردی ڕۆژئاوا پشت لە سعودیە و لە تورکیا و لە توزانم لە ئیمارات و لە قەتەر ئەمانە دەکات من پێم وایە ئەمە هەڵەیەکی استراتیجیە گەر بێت و کورد وا بیر بکاتەوە کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا دەیپارێزێ وڵاتی گرتوەکانی ئەمریکا ئەتوانی ئەم پرۆسەیە ئاسەیە بۆ بڵێ خاو بکاتەوە بەڵێ باش بەس وەکو بابچین سەسنی سەر تورکیاش بەس وەکو تێڕوانین ئێستا هیچ شتێکی دەخوێنێت دەسەڵاتدارانی سووریا بۆ کورد هەنی دانان بە مافی کورد بە زمانەکەی ئێستا هیچ ئێستا ئەزانین چۆن خوێندنەوەکان چیە کاک حەکیم ئێمە حەزەکەم پرۆسەی مافی کورد لە سووریا وەکو هەموو نەتەوەکانی تر مافی خۆیەتی مافی ئەو مافانەی کە داوای دەکات بەردەستە بکرێت یعنی ناکرێت مافی کورد لە چوارچێوەی کەمینەکانی سووریادا پشتگوێ بخرێت بە هیچ شێوازێک بەڵام ئەحمەد شەرعیش باسی ڕوئیایەکی وازحینە بەرامبەر بە مافی کورد یعنی هیچ ڕوئیایەکی وازح نییە بڵێ وەرەقەیەک بێنین ئێمە ئیتیفاقی لەسەرکەین ئەوەی کە ئیتیفاق کراوە بریتە لە دەی ئازار ئەوەی کە دەی ئازارش ئەوە شتێکی عمومیاتن لە تەفاسیلا دەڵە شەیتان لە نێو تەفاسیلەکان نێو دێڕەکاندا خۆی حەشارداوە
فعلا ئاوایە لە حتاکو ئێستا نەڕوویایەکی واضح هەیە لەلایەن سووریا بۆی کا مەشروعێک بێت لەسەر ڕێبکەون وەنە لەلایەن کوردیشەوە بەدەر لەوەیکەوا دەڵێن ئێمە ئەیانەوێ پارێزگاری حەسەدە پارێزگاری لەو کۆنتترۆلکردنی ئەو ناوچانەی کە دەستیان بەسەرا گرتووە لەو کاتەوە کە بەشەر ئەسەد لەسەر حکم بوو هەتاکو ئێستا ئەمەش بەڕاستی جۆرێکە لە کچوکاڵتێگەیشتن لە دنیای سیاست و لە دنیای ماڵکردن لە ئەم جیهانەی کە ئێستا ترەمپ سەرۆکاتی دەکات تۆ بتەوێت لەو سەردەمەی کە بەشەر ئەسەد لەسەر دەسەڵات بووە چۆن مامەڵات کردووە باشە چۆن داعش بەهێز بووە کە تۆ شەڕی داعشت کردووە کە شەڕی ئەسەدت نەکردووە شەڕی داعشت کردووە بێ بە هەمان پێودان بتەوێت ئێستاش مامەڵە بکەی نا دەبێت تۆ سیاست و استراتیژی خۆت لە ناوچەی خۆڕ من وەکو تۆژێک باز دەوە دەکەم کە ئەمە حاڵەیە بەڵام ئایا حەسەدە وادەکەیەوە ناکەم پێم وایە لە هەرێمی کوردستانیشەوە سەرۆکایەتی هەرێم لەوە چێ لە کۆمەڵە کەسایەتی سیاسیش لە هەرێمی کوردستانەوە بە حەسەدە و بە مەزلوم عەبدی و جەنەرال مەزلوم عەبدیان وتبێ کە کاتێک هاتە هەرێمی کوردستانی بۆ بەپسیش بەشداری کرد پیان وتبێ کاکە بارودۆخی سووریا لە چوارچێوەی سووریا بخوێنەرەوە لە چوارچێوەی هەموو کوردی ناوچە خۆڕاتی ناوەڕاستە ناوی بخوێنێتەوە زۆر هەڵەیە بۆ هەرێمی کوردستانیش قەزەی کوردی لە ناوچە خۆڕاتی ناوەڕاست بەگشتی بخوێنێتەوە دەبێت لە چوارچێوەی ئەم بەشکە ئێستا قۆناغێکە لە قۆناغا کە دەبێت تۆ لە چوارچێوەی دەوڵەتەکانە چارەسەر بکەیت بە کورتێک پرسە لەسەر تورکیا دەینێ سەر هەرێمی کوردستان و عێراق سەبارەت بە ئەو پرۆسە ئاشتی کە هەیە جۆرێک لە ئارامی دروست کرد و بەس ئێستا کاریگەری نییە لەسەر سووریە بێگومان بە ئەگەر بێت و تورکیا لەم قەزیەی شەق مەقسوود و ئەشرەفی ئەو دوو گەڕ کوردیە لەکە لە باکووری حەلەبن تەداخل بکە کاریگەری سلبی دەبێت لەسەر پرۆسی ئاشتی لە تورکیش بە هەمان شێوە ئەگەر بێت و ئۆجەلان و پرۆسی ئاشتی لە تورکیا سەرکەوتوو بێت قەناعەتم وایە کاریگەری دەبێت بۆ سەر سووریایش کاریگەری دەوێت کاریگەری دەبێت ئەگەر چارەسەر بێت لە پرۆسەکە لە پرۆسی ئاشتی لە تورکیا بەرەو پێش بوومین بەخۆی بینێت کاریگەری ئەرێنی دەبێت باشی دەبێت لەسەر پرۆسی سیاسی لە سووریا بۆ ڕۆژەبە باش بینی سەر عێراق بڵێنی لە بەردەم پێکهێنانی حکوومەتین مەسلەی سەر و کۆمار ئەوە چۆن دەبین و ئەمڕۆ کۆبوونەوەی پارتی ویکێتیشێ بڵێن ڕەنگە لە بەردەم کۆمەڵێک سیناریۆدا بیانەوە تا ڕێک بکەون یان کاندیدێکی ئەو بەشیان هەبێ یان ڕێک نەکەون لە بەردەم چی داین بۆ عێراق خۆی عێراق حەزەکەمەوە بۆ بینەرانش بزانرێت کە ئەم جۆرە لە دابەشکاری کە ئێستا هەیە بە گۆرەی ئەساسی سیستمێک نەزریەکە لە سیستمە سیاسیەکان پێدەوترێت تەوافقیە سۆشنالیزم یا سازانگەرایی یان سازانگەری لە پرۆسی سیاسیە کە یەکێک لە خاڵەکانی ئەم نەزریە بە کورتی ئەوەیە کە پۆستەکان لەسەر ئەساسیەک دابەش بکرێت کە هاوبەشی دروست بکە بە تەوازونیشی هەبێ لە ناو پێکاتەکانە هەر پێکاتێک بۆ خۆی لە 2023 هەتاوە کوردستا ئەم پۆستان دابشکرا 2005ەوە سەر و کۆمار بەری کورد کەوتووە لە کوردیشە هاتوون بە جۆرەکان بڵێن نێکێتی نیشتیمانی کوردستان ئەم پۆستی پڕکردوێتەوە بە تەوافق لەگەڵ لایەنە کوردەکانی تریشدا بۆ یەک کاتێک لە بەغدا ئیتیفاق کراوە لەسەرەوەی کە سەر و کۆمار لای حیزبێک بێت لەگەڵ حیزبەکەی ترا لە هەرێمی کوردستان جۆرێک لە ڕێکەوتنی استراتیژیان هەبوو بارحاڵ ئێمە ئەمڕۆ گەشتونەتە سەر ئەوەی کەوا ئەمە پشکی کووردە باشە چونکە لە چوارچێوەی پشکی کووردە سەر و کۆمارە درێ بە کورد وەکو چۆن جێگری سەرۆکی پەرلەمان پشکی کووردە کوردێک پڕی دەکاتەوە بە هەمان شێوە سەر و کۆماری بۆ شەوازی ئێمە ئێستا بەداخەوە دەڵێم دابەشبووترین نەتەوەین پێکاتین لە عێراقدا نەمانتوانیوە لەسەر مێزێکی کۆ ببینەوە هەمومان نەگەوە هەر دوو حیزبش کە دەسەڵاتدار هەرێمی کوردستان ئەوانیش ئەمڕۆ مەسەلەن لەسەر و پرسە کۆ دەبنەوە ئەنا لە بەغا بۆ جێگری سەرۆکی پەرلەمانیش ناکۆک بوون لەبەرەوە ئەم ناکۆکی ململانی و کێبڕکیە بەڕاستی ڕنگدانەوەیەکی سەلبی لەسەر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراق دروست کردووە بۆ ئەم پۆستەی سەرۆکی کۆماریش بریا کورد هەمووی بە یەک دەست پێشخەری بە یەک جۆر لە بەغدا بوونایە بە یەک شێواز لە بەغدا بوونایە بۆ ئەوەی کەوا بیانتوانی باە هیچ نەبێت شتێکیان پێشکەش بکرد بە هەموو کورد لەسەر ئیتیفاقن 6 هێزی کوردی لە بەغا کورسی هێناوە باشە تۆ نەتوانی پرۆژەیەک لە چوارچێوەی پرۆژەیەکدا ئەم 6 هێزە کوردی کۆ ببنەوە بۆ ئەوەی کەوا شتێک بۆ کورد بپشڕن ئەی چۆن نەتوانن مەسەلەن لە ئایندەدا ینی مافەکانی کورد لە بەغدا بەدەست بێنن لەبەرەوە ئەمە جێگەی داخە بۆیە من قەناعەتم وایە دوجار ئێمە دەبێت لەسەر ئەو سیغێر ڕێکەون یا کورد دەبێت لەسەر سیغێر ڕێکەوێت کە سەر و کۆمار بەڵێ پشتی کووردە بە گوێرەی خاڵبەندی
بە گوێرەی خاڵبەندی لە نێوان هێزە سیاسیەکانە پشتی سەر و کۆمار یەکلای بکرێتەوە وەکو پێکاتەی کوردە وەکو خاڵبەندیش ئەو خاڵبەندیانی کە هەم بۆ وەزارەتەکان دەکرێت بۆ چونکە هەر معلوماتت هەموو وەزارەتێک بە کۆمەڵە خاڵدانراوە هەموو پۆستە سیادەکان بە خاڵکدانراوە هەموو پۆستە خەدمەکان بە خاڵ کۆمەڵە خاڵی لەسرە ئەم خاڵبەندیانە پان ناو کوردیشا بکرێتەوە کاتێک چی هێزێکی سیاسی توانی پڕیکاتەوە بەس پێدوای بگەنەکان و بەش یان دوورە یاخود پێوەستیش کراتەوە پێکەنانی حکومەت لێرە ئێستا دەڵێن پارتی مەرجی هەیە دەڵێ ئەگەر ئێمە لەسەرکانی دیکاو بەژڕێکەون دەبێ ئێوە سەرۆکاتی پەرلەمانمان ئەو بۆ یەکیتی لەگەڵی کارا بکاتەوە سەر و کێرەی هەڵبژێرێ مەسوول بارزانانی ڕاست پێدرێت لە ڕابردوو هەروان کردو کاک حەکیم بەڵێ بن باس ئەو ئەساسەکەم کرد کە ئەساسەکەی ئەمە سازان بووە لەسەر هەموو پۆستەکانی هەرێمی کوردستان و لەسەر هەم پۆستەکانی بەغدا بۆیە ئەگەر ئەم جارە ژوانەکەن شتێکی ناخۆش لە بەغا ڕوو ئەدات بۆ چونکە هەموو لایەکان دیدی خۆی هەیە ئەوە زیاتر لە دە کورد کاندیدن ئەوە جگەر لە چ زیاتر لە چ کاندید هەیە هیچ ئەوە بەڵام ئەوانەی کە کاریگەرن ئەوانەی کە دیارن ئێستاوەی کە مثلەن ئەوە دکتۆر لەتیف ڕەشیدە مەسەلەن نزار ئامێدی وەکو بربژێری یەکێتی مەلا بەختیارە وەکو کەسێکی نازانم سەر بەخۆ خۆی کاندید کردووە هەروە کاکە فواد حوسێنە و هەروەها دکتۆر مەسەنا ئەمینە ئەوانە مەسەلەن کاندید دیارەکانن لەبێ لێکێ لەمانە مەسەلەن ببێتە سەر کۆماری پێم وایە ئەگەر نەگەنە ڕێککەوتنیەکە و کاتە لە خولی یەکەما کە لە سەرسەی دەوێت کەسیان دەرناچن و کاتە لە خولی دووەمی هەڵبژاردنەکەدا ئەوەی کە زۆرترین دەنگ دێنێ ئەو دەبێتە سەر کۆمارۆم پێم وانە بگاتە قۆناغێکە ئەوان نەگەنە ڕێککەوتن کە ئەمڕۆ کۆبوونەوەیان یەکێ لە سیناریۆکان ئەوەیە کە ئەمانە بەکانیدێکی هابەشەوە ئەم دوانە ئیتیفاقکەن من پێم وایە ئەوایە ئەم دوو هێزە سیاسی لەگەڵ چوار هێزە سیاسەکەی تریش کۆبوونایەتەوە چونکە هەر چوار هێزە سیاسەکەی تریش باز لەوە کە کاندیدێکی هاوبەش شتێکی زۆر باشە کابەتی کاندیدی هاوبەش چارەسەرە بۆ کێشەکان بۆ کاندیدێکی هاوبەش دیاری ناکەین ئێمە یعنی بۆ ئەمە نەبێت حەلێک یعنی بۆ ئەوەی کە کاندیدێکی هاوبەش بەڵام هاوبەشەکە خۆ لە بینی پارتی یەکێتی نا لە بینی هەر شەش هێزەکە کە لە بەغا کورسیانی ناوە ڕەزامەندی لەسەر بدەن بۆی کەوات دوجار هەموو هێزەکانی تری ئەوانش دەنگی لەسەر بدرێت باش بەس ئەو بڵێن ئەوەی کە لە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان سپایمێکیدا بوو پارتی و یەکێتی ئەوەی کە ڕوویدا سەبارەت بە پەیوەندی پارتی لەگەڵ شیعەکان پامێکی تێدا بوو پامی تێدا بوو هەموو لایەک پامی تێدا بوو هەموو کورد ئەگەر ئێوە جەگنە بناوە پەرتاوازە بن ینی ناوماڵتان بۆ شێوازە دەبێت نەک ئەوە ناتوانن پۆستێک لە بەغدا پڕکەن و ناتوان مافەکانی کوردش بەدەست بێنن هەموو ئەم هێزە سیاسیانە کە حەکیم کە لە پرۆسیل بژاردنەکە بەشداریان کردووە خاڵێکی هاوبەشیان تێدا هەیە ئەڵێن کاکە گیان بەرجەستەکردن و دابینکردنی مافەکانی کورد لە بەغدا باشە دەی باشە ئەگەر ئەمە خاڵی هاوبەش بێت ئەمە پرسێکی هاوبەش بێت لە نێوان هەمویانە ئایا تۆ بۆ پۆستێک ئەو هەموو ناکۆکی دروست بێ ئەی بۆ پرساوبەشەکان چۆن کۆک دەبی لەگەڵێکدا کابەتی ئێمە خەلەکەمان لە شوێنێکی تر خەلەکەمان لە دابەشبوون و لێکترازانی ماڵی کوردە هەتا ئەو چارەسەر نەکەین ئەم حاڵەتانە دووبارە دەبێتەوە بەڵێ پەیامی تێدا بۆ پارتی بۆ یەکێتی بۆ هێزەکانی دەرەوەی دەسەڵات بۆ هەمووی کە کاکە ئەم بارودۆخانی کە لە بەغا دەگوزەرێ ئەگەر بێت و بەدڵی ئێمەی شیعە نەبێ بەدڵی ئێمەی سوننە نەبێ ئێوە کورد هەرچی بن ناتوان بەڕێکن بۆیە من لە قسەکان دەربارەی سووریا ژوتم کۆپیکردنی پرسی کورد لە هەرێمی کوردستان لە سووریا هەڵەیەکی زۆر گەورە کوشندەیە چونکە ئەو خەباتێک کە لێرە کراوە لە هەرێمی کوردستان زۆر جیاوازە لەوەی کە لە ڕۆژئاوا دەکرێت بۆیە لە بەغدایش ئەو پێگەیە کە کورد هەیەی بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغدا زۆر جیاوازە لەو پێگەیە کە لە سووریا هەیەی و لە تورکیا هەیەی و لە ئێرانیش هەیەی بۆیە گرنگە کوردی هەرێمی کوردستانی خۆمان بۆ بەغدا کاریگەر بێت چۆن توانێت کاریگەر بێت بۆی کەوا جگرتو یەکریز بین باش یەکگرتو یەکریزیش دروست نابێ هەتاوەکو تۆ بێت ناکۆکییان لە بەغدا پەرە پێ بدی کاکە گیان جێگری سەرۆکی پەرلەمان تۆ بۆ بە مافی کوردی نازانی سەرۆکی کۆمار بە مافی کوردی نازانی وەزارەتەکان کە وەردەکرێت بە مافی کوردی نازانی ئەو بۆ جێی کە دادەنرێت بە مافی کوردی نازانی ئەی بۆ نای ئەمانە بکەیتە خاڵێکی هاوبەش لە نێوان ئەم هێزە کوردانەی کە لە بەغان
بۆی کەوا هەموو جارەکەم شەڕۆفەتەنی لەسەر دروست دەبێ. باش بەس تێڕوانێک دروست بوو دوای شەڕی ئێران و ئیسرائیل شیعەکان لە عێراق لاواز بوون ڕەنگە لە ڕووی نێودەوڵەتی پشتیوانی کورد بکرێت بەس هیچی تێدا ئێستا پشتیوانی ئەمریکا بۆ کورد ینی لە پەرلەمان بێ لە سەرۆکایەتی کۆمار بێ لە حکوومەت بێ هیچی تێدایە هیچ هەیە چۆنێکا حەکیم یەکش پێ بڵێم ئێران هەتا نەڕۆخێ کوردی شیعەی عێراق لاواز نابێت ڕۆخانی ئێران دوور کەوتوتەوە بە 12 ڕۆژ وڵاتی گرتوەکانی ئەمریکا ئیسرائیل لە ئێراندا ئێران بە پێوە وەستا بوو شەڕی کرد بەڵێ شەڕی کاریگەریەکانی ئێران لێدانەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل بەو شێوازە نەبوو کە ئیسرائیل و ئەمریکا قەسفی ئێرانیان کرد بەڵام ئەمەش دەچی خۆی وەشان ساڕوخی نادن ناوەڕاست و عمقی ئێرانەوە کاریگەر بوو بەڵام ئێران نەڕۆخە بەڵام ئەگەر هاتوو ئێران بڕوخێ ئەو کاتە شیعەی عێراق و شیعەی قەتەر و شیعەی بەحرەین و نازانم هینی ئەوانە هەمووی لاواز دەبن کاکە 11 پارێزیان لە عێراقا زۆربەی هەرە زۆری دەی بەلای کەمەوە زۆر شیعان باشە شیعە لە عێراقا گەورەترین پۆستی سیادی بەدەستەوەیە زۆرترین کاریگەریان لە ناو عێراقدا ئەم هێزە شیعانەی کە لە عێراقدا هەن هەمویان لە ڕووی ئاینی و مەذهبی و بەسراونەوە بە ئێرانەوە کاریگەری ئێران لە عێراقدا عمقێکی استراتیجی هەتاوەکو ئێستا نوێنەرەکەی ترەمپ نهاتۆ بە عێراق کە ناوی مارک ساڤایایە باشە دەگەشتۆتە عێراق بڕۆ ناکرێت بە جوانەش بگاوە بەرحاڵ من بەسەکەم چی لێرە نهاتۆتە عێراق هەتاوەکو ئێستا بەڵام ئێرانەکان هەموو ڕۆژە لە بەغان باشە ئەی چۆن کاریگەری نابێت لەسەر پرۆسی سیاسی عێراق کە دروستیەکە بۆیە هیچ سەرۆک کۆمارێک ئەمریکا وا دەکەن شتێک پشگیری تۆ بکەن لە بەرامبەرەوە هیچ شتێکی وایە یان ئەو وەهمە دروست کراوە لە نەسەڵاتداران هێرێمە دوو شتی ئێمە لەیەکی جا بکەینەوە پەیوەندی لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و حسابکردنی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ پێکاتەکان پەیوەندی بریتیە لەوەی کەوا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیوەندی هەیە لەگەڵ ئەم هێزە سیاسیانی عێراقدا بە هەرێمی کوردستان و بەڵێ هەیەی قۆنسوڵی هەیە لە هەرێمی کوردستان بەڵێ هەیەی سەفارەتی هەیە لە بەغدا بەڵێ هەیەی بنکەی عەسکەری هەیە لە هەرێمی کوردستان بەڵێ هەیەی لە مەتار هەیەی بنکەی عەسکەری هەیە لە عێراق بەڵێ لە عین ئەسەد و لە نازانم ئەمبار و لەکوێ هەیەی ئەمانە وجودی هەیە بەڵام عێراق لە ڕووی ئابووریەوە کاکە ئێستا ڕۆژانە 3 ملیۆنی بەرمیل نەوتە نێرێتە دەرەوە هەموو هەرێمی کوردستان 300,000 بەرمیل دەنێرێتە دەرەوە چۆن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دێت مامەڵەی تەعاملی هاوبەشەکە لەگەڵان بۆ ئەمریکاش بەغدا و عێراق عمقی استراتیژی نەگەرێمی کوردستان پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە هەرێمی کوردستانی بەلاوە گرنگە شتێکی باشە بەڵام هەرێمی کوردستان وا بزانێت وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دێت دیفاع لەو دەکات لە بەرامبەر بەغدا هەڵەیە ئەزانی بۆچی نییە کردووە لە مودەی 10 ساڵی ڕابردوو 11 ساڵی ڕابردوو بەغدا بەردەوام موچە و بوجێ هەرێمی کوردستانی بڕیوە باشە لە هەر یعنی لە باشترین حاڵەتە ئێمە 11 موچە ماوەگوتە لە ساڵەکە ئەم ساڵ 10 موچە وەرگیراوە ساڵی ڕابردوو 10 موچە وەرگیراوە باشە ئەم وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەنە پشتگیری کوردە بۆ بم بەغاناڵەکە کە دەبێت هیچ نەبێ دەم بەلایکەمەوە موچەکانیان لە کاتی خۆیان پێ بدەین ئەگەر ئەو لە بەغاوە بینێرە دەو کاتی هەری حکوومەت هەرێمی کوردستان ناتوانێت ڕایگرێت چونکە ئیتیفاقی نەوت بەرامبەر بە موچە هەیە مادام ئیتیفاقی نەوت بەرامبەر بە موچە هەیە کاتێک کە بەغدا موچەکە نانێرێت ئەو کاتە تۆ لێرە دەتوانێت فشار دروستکەی بەڵام لە کاتێکدا کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە ساحەکە هەیە و دەڵێن پشتگیری کوردەکە ئەی بۆچی واناکە لە بەغا لە جاتی 10 موچە 12 موچە بنێرە مانگە ساڵانە نایکە لەبەرەوە پەیوەندی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە سنوورێکی دیاریکراودایە ئامانجەکە ئەوەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەیەوێت پەیوەندەکانی خۆی هەم لەگەڵ شیعە و هەم لەگەڵ سوننەوە لەگەڵ هەم کوردستان بپارێزێت بەڵام ئەو نایەتە وردەکاری ئەوەی کەوا وڵات 10 موچە نێراوە 11 موچە نێراوە بەلایەوە گرنگ نیە بەلایەوە بەرژەوەندیە زیندووەکانی خۆی لە عێراقدا گرنگە نەوتێکێکە لەو ترامپ وتێتی دەبوو دەستان بەسەر نەوتی عێراقدا ئەوەتانە ترامپ ترامپ یەکێکە لەو کەسانەی کە زۆر بەڕوون و ڕاشکاوی دەربینەکانی پایمەکانی زوو ئەگا هیچ بەهایەکی گشتی لە سیاسەتی نێودەوڵەتیان بکا بەلایەن نیەتی وەکو لیبرالیزمەکان ئەوانەی کە پێشووتر دیموکراتەکان هاتن یا جمهوریەکانی ڕابردوودی کۆمارەکان دانوت مەسەلەن هەوڵی دابشکردنی هەوڵی بڵێن یەکسانی ئازادی مافی مرۆڤ نازانم بڵاوکردنەوەی دیموکراسی دەدی ئەمڕۆ ناکات من دێم نەوتەکەم دەوێت
باژەوەندی ئابوورەکانم دەوێت من دەمەوێت ناوخۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەهێز بکەمەوە بۆ دەست بە سەر نەوتی فەنزۆلادا دەگرێت دەست بە سەر نەوتی کاکە ئەوەی کە سعودیە بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئایکا بە حیاتی ئەگەر 50 ساڵی تریش ئەوە بێت هیچ دەوڵەتێکی تر نایکا بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ چونکە لە یەک ڕۆژە وڵاتی سعودی 13 میلیۆن بەرمیل نەوت دەنێرێتە بازارەکانی جیهانەوە بۆ بازاری وزە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر بێت ئەو 13 میلیۆن بەرمیلە نەڕۆتە ناویەوە مثلا نرخی نەوت زۆر بەرز دەبێت و کاریگەری لەسەر ئابووری جیهان دەبێت 1 تریلیۆن دلاری داوە بە ترامپ ئەچە بۆ 1 تریلیۆن دلار لەگەڵ خۆیان بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا محەممەد بن سەلمان ئەمە بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا گرنگە نەک کوردێکە ئەوڵام مانگە هاوکارەکانی پێشمەرگەی نرد نۆڕان نەیناردووە ئەوڕ ئەم مانگە نازە کاکە ئەم پەیوەندیە لە چاو پەیوەندی بۆیە سعودی کاتێککە ئەڵێ کاکەگیان بە ترامپ پێشوازی لە ئەحمەد شەرع بکە لە ناو کۆشکی سپیا ترامپ ئەیکا باشە کاتێکە دەڵێت ئەحمەد شەرعم بۆ دەربێنە لە لیستی تیرۆر ترامپ ئەیکا کاکە دەڵێت کاکە بەشار ئەسەد لابە و ئەحمەد شەرعم بۆ بێنە ترامپ ئەیکا بەس کێ بە ترامپ بڵێ کاکە گیان کوردم بۆ بکە بە دەوڵەت کوردم ئاوا لێ بکە کرد نایکە ئەنی ئێمە لە ڕووی پێگەی استراتیجی و ئابووری و پێگەی نێودەوڵەتیەوە لاوازین بەداخەوە بریا ئێمەش سعودیەکمان هەبوایە پشتگیری لێ بکردینایە تاکو ئێمە بەم ڕۆژانە دەگەیشتین خەممان بێ لە شێخ مەقسوود و ئەشرەفی لا و سووریا کورد خەت و عام دەکرێت بەداخەوە بە کورتی کاتم نەماوە بەس هیچ شەڕێکی نوێ بەڕێ ئێستا لە ئێمە شەڕ ئەوە لە سووریا بڵین شەڕێکەیە شەڕی ئێران و ئیسرائیل هیچی دیکە یاخۆ لەسەر عێراقی چ هەیە ئەوەی مەلەف ئێران بەکراوی ماوەتەوە بە دووری مەزانە لە کاتێکە شەوێک هەستاین بڵێن وڵای لە ئێران دراوەتەوە ئێران هجومی کرد سەر ئیسرائیل بۆ چونکە هەیە ئێران هێرش بکەیان ئیسرائیل هەر ینی ئەگەر هەیە ئیسرائیل هجوم کات نەک ئێران هجوم کات چونکە ئێران حەز ناکات ئیسرائیل هجوم کات سەر ئیسرائیل چونکە بارودۆخی بەو شێوازە نییە ینی ئەگەر ئێمە سەیری سیاسەتی وڵاتی یەکگرتووەکانی بگوین سیاسەتی مفاجعاتە لە ناکاوە تێگەی بە پرۆسێز نییە بۆ نمونە هەنگاوێک بنێ هەنگاوی تر هەنگاوی تر تۆ چاوەڕێ بکە هەنگاوی داهاتووتری وڵاتی یەکگرتووەکانی ئاوا بەو شێوازەیە بۆی ئێستا شەڕی 12 ڕۆژە تەواو بووە لە مانگی شەشا کرا بەکراوەی هەیە تا هاتۆتەوە هیچ اتفاقی لە نێوان ئێران و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیلدا نییە هیچ بەیاننامەیەک مۆر نەکراوە هیچ ڕێککەوتنێکی ئیمزای لەسەر نەکراوە بۆیە لە کاتێکە ئێمە لە بارودۆخێکی ئاوادا کە هەردوو لە هەڕەشە یەک دەکەن ئەمریکا دەڵێ ئەگەر ئێران وانەکە ئاوا دەکەم ئیسرائیل دەڵێت من ئێران وانێ دەکەم بە دووری مەزانە لە شوێکە بەس ئەگەر لە خۆناغ یەکەم توانی بەیانە شەڕەکە درێژەیان پێ نەدا ئەمریکا و ئیسرائیل ئەگەر توانی بەیانە ئەزانین چۆنە خۆی شەڕ بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و بۆ ئیسرائیلیش بۆ شێوازە خراپ بوو کە بەردەوام بواە بۆیە بە ناچاری هەردوو لا شەڕەکەیان ڕاگرت و ئێرانیش ئیسفادەی لەو بابەتە کرد سەرڕای وەڵامدانەوەکانی چونکە لە ڕۆژەکانی کۆتاییە بەتابەتی لە ڕۆژی حوتەم هەتاوەکو ڕۆژی 12 لێدانەکانی ئێران لە ڕووی نەوعێتەوە گۆڕانکاری بەخۆیەوە بینی بۆیە لێدانەکانی دەقیقتر بوون تاکو لێدانەکانی سەرەتای تاکو ڕۆژی شەشەمیان سپاس دەکەین بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز پرۆفێسۆری زانستی سیاسیەکان سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ